خاک بنەمای ژیانە، جێگەی بەرهەمێنانی خۆراک و شوێنی مانەوە و هەموو پێداویستیەکانی ژیانی مرۆڤە. ماڵی تریلیۆنەها زیندەوەرە کە وەک بەشێک لە سیستەمی ژینگە جێگرتنەوەیان ئەستەمە، ترپەی دڵی هەموو ئەو بوونەوەرانەیە کە لەسەری دەژین. نزیکەی لە 95% خواردن چ ڕاستە و خۆیان نانڕاستە و خۆ لە خاکەوە بەرهەم دێت. خاکی تەندروست هەموو ئەو مادە خۆراکی سەرەکیانە و ئەو ئۆکسجینی تێدایە کە پێویستن بۆ ڕۆکەکان. هەر ڕۆکانەش دەبنە سەرچاوی خۆراکی مرۆڤ و بەسوودن بۆ گەشەکردن و ژیان. تێکچوونی بەردەوامی خاک هەسارەکەی ڕووبەڕووی قەیران کردووەتەوە. ئامارەکان مەترسی لە ناوچوونی ژیان لەسەر ئەم هەسارەیەمان پێدەڵێت. لە هەستی جیهان لە 152 زەویە کشتوکاڵیەکان تێکچووە. ساڵانە نزیکەی 24 ملیارد دۆنم خاکی بەپیت لە دەست دەچێت. بەهۆی لە دەستدانی ژینگەی سروشتیانەوە ساڵانە 27,000 جۆری جیاوازی زیندەوەران لە ناو دەچن. 2 ملیار کەس بەهۆی کەم خۆراکیەوە دەناڵێنن. هەزارەها جوتیار ڕووبەڕووی خۆکوشتن دەبنەوە. ڕێژەی لە 174 خەڵکی هەژار لە سەراستی جیهان کاریگەریان لەسرە بەهۆی تێکچوونی زەویە کشتوکاڵیەکانەوە. پێویستیت بە خواردنی 8 پرتەقاڵ دەبێت بۆ ئەوەی هەمان بەهای خۆراکی پرتەقاڵێکت دەست بکەوێت کە لە 100 ساڵی ڕابردوودا دەستت کەوتووە. لە ساڵی 1990 لە ئەفریقیا لە 190 ناکۆکی و شەڕە گەورەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەست بوون بە کێشەی خاکەوە. مەزەندە دەکرێت کە لە ناوچوونی خاک ساڵانە لە جیهان زیاتر لە 2.6 تریلیۆن دۆلاری ئەمریکی تێبچێت. خاک پێویستی بەڕێکخستنەوە و چارەسەر هەیە لە ڕێگەی پاراستن و گەشەپێدانی دارستانەکان و ڕووپۆشە ڕووەکیەکان، زیادکردنی مادەی ئەندامی، بەکارهێنانی پەینی ئەندامی و پەیڕەوکردنی کشتوکاڵی ئەندامی، پاراستنی ئاوی ژێرزەوی و باش بەڕێوەبردننی سەرچاوە ئاویەکان، چارەسەرکردنی مادە ڕق و پاشماوە پلاستیکیەکان، چاودێریکردنی کەرتەکانی نەوت و پیشەسازی و کۆنتڕۆڵکردنی پاشەڕۆکانیان، سنووردارکردنی شارەکان و شوێنی نیشتەجێبوونی مرۆڤ، بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیی و پەیڕەوکردنی یاسا ژینگەییەکان. سادگور و یۆگی عارف و دیدەوان مامۆستایەکی ڕۆشنگەر و سەرکردەیەکی ژینگەیی، یەکێک لە کاریگەرترین کەسەکانی سەدەی 21 و هەڵگری بەرزترین خەڵاتی ژینگەیی هیندستانە. نزیکەی سێدەیە دەست پێشخەریە ژینگەییەکانی دەستی پێکردووە. پرۆژەکانی باز لە کۆمەڵی گەنگاوی گرنگ و بەپەلە دەکەن بە مەبەستی زیادکردنی ڕووپۆشی سەوزایی و بوژاندنەوەی ڕووبارەکان و گەڕاندنەوەی تەندروستی بۆ خاک. بەردەوام گرنگی خاک و مەترسی لە ناوچوونی خاک دەخاتە ڕوو. چەندین جار لە کۆبوونەوە و دیدارە نێو دەوڵەتیەکاندا گوتوویەتی خاک ژیانی ئێمەیە خودی جەستەمانە. ئەگەر خاک پشتگوێ بخەین ئەوە لە زۆر ڕووەوە هەسارەکە پشتگوێ دەخەین. سادگورو لە سەرەتای ساڵی 2022 بۆ ماوەی 100 ڕۆژ لە ڕێگەی ماتۆرسکیلێکەوە گەشتێکی لە پێناو خاکدا دەست پێ کرد. لە
لە وڵاتی بەریتانیاوە بۆ هیندستان بە تێپەڕبوونی بەنێو 27 وڵات و بڕینی 30,000 کیلۆمەتر کۆتایی بە گەشتەکەی هێنا. هاوکات سەرکردایەتی جوڵانەوەیەکی جیهانی دەکات لە ژێرناوی خاک بپارێزە و هەسارەی بە ئاگا. هەسارەی بە ئاگا هەوڵێکە بۆ بەرزکردنەوەی هۆشیاری مرۆڤ و هاتنەکایی هەستێکی جیهانی بە جۆرێک کە چالاکی ئەفرەت چەشنەکانی کۆمەڵگاکان بچنە دۆخێکی هۆشیارەوە بۆ ئەوەی پشتگیری سروشت و هەموو ژیانەکانی سەرهەسارەکە بکات. ئەم یەکگرتنەش لە پێناو ئامانجێکی هاوبەش بۆ چارەسەرکردنی قەیرانی مەترسیداری لە ناوچوونی خاک. جوڵانەوەی خاک بپارێزە کار دەکات بە ئامانجی ڕاکێشانی سەرنجی جیهان بۆ خاکە مردووەکان، بەخشینی ئیلهام بە نزیکەی 4 ملیار کەس بۆ پشتگیریکردن لە ئاراستەکردنەوەی سیاست بۆ پاراستن و پەروەردەکردن و بەردەوامبوونی خاک، هاندانی گۆڕانکاریەکانی سیاسەتی نیشتیمانی لە 193 وڵاتدا بەرەو بەرزکردنەوە و پاراستنی ڕێژەی ماددەی ئەندامی لە خاکدا بۆ لانی کەم لە 3 بۆ 6. لە پێناو هەسارەیەکی هۆشیار و ڕزگارکردنی خاک تەنیا لە ماوەی 100 ڕۆژدا زیاتر لە 3.9 ملیار کەس پاڵپشتیان بۆ ئەم جوڵانەوە بێوێنەیە دەربڕیوە. ئەرکی ساتگور و جوڵانەوەکەی بۆ گەیشتن بە زیاتر لە 4 ملیار کەس لە سەرزەوی بەرهەمی 30 ساڵ کارکردن و پەرەسەندن بووە. This very body is soil. My body, your body, everybody is just soil body. هەرچرکەیەک 4/2 خاک لە دەست دەدەین کە دەکاتە پایە سەرەکیەکانی ژیانی سەرهەسارەکەمان. پێشبینی دەکرێت تا ساڵی 2050 لە 90% خاکی سەرزەوی ڕووبەڕووی لە ناوچوون ببێتەوە. مردنی زەوی واتە مردنی زیندەوەران. ڕاستیەکان وەک ئامارێکی مردوو دەمێننەوە ئەگەر مرۆڤایەتی دەست بەکاری گونجاو نەکات. چارەسەرکردنی ئەو زیانانەی کە مرۆڤایەتی و دەوڵەتەکان بەسەر خاکدا هێناوێتی سەخت نییە. دەکرێت لە ڕێگەی بەرزکردنەوەی هۆشیاری مرۆڤ و بە تایبەتی ئەو سەرکردانی کە بڕیاریەکانیان کاریگەریان لەسەر ژیانی ملیۆنان کەس هەیە هۆشیار و گشتگیر بن لە ڕێگەی ئاراستەکردنەوەی سیاست بۆ پاراستن و پەروەردەکردن و بەردەوامبوونی خاکەکان.